ڕۆژگار ئەحمەد دانیشتووی کەلارە و خوێندکاری بەشی ئینگلیزیە لە زانکۆی سلێمانی. ڕۆژگار یەکێکە لە دەفژەنەکانی ناوچەکە و بەشداری چەندین فێستیڤاڵی کردووە. ڕۆژگار ئەحمەدە، دانیشتووی شاری کەلارم، لە بەشی ئینگلیزی لە زانکۆی سلێمانی خوێندکارم و هەروەها ژەنیاری ئامێری دەفم. ماوەی چەند ساڵێکە من خەریکی ئەم ئامێرم و دەف لە کوردستاندا هەروەک دیارە لە پێش ئاینی ئیسلامەوە هەبووە و کاتێک کە ئاینی ئیسلام هاتۆتە پێشەوە بۆ پاراستنی ئەم ئامێرە دەف لە تەریقەت و لە زیکر و سەمای دەروێشانە بەکارهێنراوە. پاڵپشتی سەرەکی خۆم بووم ڕاستی و لەگەڵ ئەوەشدا هاوڕەکانم و خێزانەکەم پاڵپشتی من بوون بۆ فستیڤاڵەکان، بۆ چالاکیەکان. پاڵپشتێکی سەرەکی من بوون کە توانیومە بگەمە ئەم ئاستی ئێستا. خەریکەم ئامێرم سەرەتا من لە لای چەند مامۆستایەک خولم بینیوە لە شاری کەلار و دوای ئەوە لە سلێمانی لە لای چەند مامۆستایەکی تریش خولم بینیوە بەشداری فستیڤاڵەکان و چالاکیەکانم کردووە و لە ئێستاە لە کتێبخانەی گشتی بە هاوکاری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە لای مامۆستا کامەران ئێمە چەند گەنجێکمان کۆ کردوتەوە کە بە خۆشحاڵی و زۆربەی زۆری ئەم گەنجانە کچن. ئەمە جێگەی خۆشحاڵەیە کە خێزانەکانیان توانیویانە پاڵپشتیان بکەن بۆ ئەوەی بەشداری ئەم گروپانە بکەن و بەشداری ئەم چالاکیانە بکەن لە لای مامۆستا کامەران. ئەمە جێگەی خۆشحاڵیە. پیرۆزیەکی تایبەتی خۆی هەیە، هەر بۆ مەبەستەش لە تەکیە و خانەقاکانە ئەمە چەند جۆرێکی جیاواز لە مەقاممانەیە کە هەر یەکەیان بە ڕیتمێکی جیاواز ئەژەنرێن. بۆ نمونە ئێمە ڕیتمی حەی ئەڵڵامان هەیە، یاهومان هەیە، حەی ئەڵڵا ئەڵڵامان هەیە، نزیکەی 7 ڕیتم زیاترمان هەیە کە لە خانەقە و تەکیەکانە بەکارەهێنرێن، هەر یەکەیان بە ڕیتمێکی جیاواز ئەژەنرێن.